لەم شارەی ئێمە شایەکێ لە احتیاجەکانمان بوونی ڕیسایکلینێک بوو. ئێمە قۆناغی یەکەمی ڕیسایکلینەکە کە هەڵکردن و داپۆشینی زبڵەکەی ئەم سنووری قەزای ئەو کاتی هەڵەبجەی شەهید و پارێزگای ئێستا و هەڵەبجەی تازە و سی سادق و پێنجێن بوو. خۆشبەختانە پێنجێنش بە هەمان شێوەی ئێمە ئێستا قۆناغی یەکەمی کارەکانیان تەواو بووە. تەسەورەکەم لە هەڵەبجەی شەهیدی شا ئەم ساڵ بڕاتە بواری جێبەجێکردن. قۆناغی یەکەمی کاری ڕیسایکلین لا ئێمە تەواو بووە لە ڕێگەی کۆمپانیایەک و جێبەجێکراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کردوێتی و قۆناغی دووەمی ماوە پێویستی بە تەندەرین هەیە. خۆدەزانی ئێستا وەزعی دارایی خراپە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان تەندەرینی بۆ بکە جیازی ڕیسایکلینەکە بێنێتە ئەم سنوورە. بەڵام ئێمە کارمان بۆ کردووە لەگەڵ لایەنی خۆمان کە مەرجەعی خۆمان و لایەنی پەیوەندیدار کە پارێزگای سلێمانی قسەمان کردووە. ئینشاءڵڵا لەگەڵ باشبوونی قەیرانی دارایی وەزعی سیاسی لە وڵاتی ئێمە کۆتاییاتنی شەڕی داعش پێشکەوتنی باش لەو بارە بینین و تەسەوری شەکەم لە ساڵی ئایندە هەم وەزعەکان باشە بێ ئەم ڕیسایکلینەکە ڕاتە بواری جێبەجێکردن.